والله ڕووی کامێرەی نییە. ئەوە تەنیشتا چێەوە برادری گیانی بە گیانیم. خاتون لە ئەتو شەر هاتی لێرە یان بەشداری میێوانی ئەمە بخۆمان بەشداریمان کردووە قرتاسێمان داناوە. ینی هاتوتە لاتەوە هاتو لای بەڵێ ڕەفیقی زۆر نزیکمە بێست فرێندم. باش ئەو بێست فرێندێت چۆن دروزای بە ئەوە بزانین بەخوای مانەوە لەسەر ڕاستگۆیی و بەهانا یەکتر بەهانەوە چوونی یەکتر لە کاتە پێویستەکان زۆر مهمە. ینی من زۆر وەخت تاکەی ژوانی برادرم قەت لەبیر ناکەم. مەسەرەن لە ناخۆشترین وەخت بوومە جێی لە ڕاگرتیە چویتمە لای ئەو شتانە وە دێدەکا بتهێلتەوە. ژوان خان شتێکی دکتۆرە زۆر بەدڵە والله هەموو شتێ لە سفر هەتا سەد بەدڵمە زۆر تایبەت بێ. والله آخر زۆر خۆشمەوێت ئەوە نیە بڵم شتێکی تیا بەدڵم نەبێت هەموو شتێکیم بەدڵە زۆر خۆشمەوێت زۆر وەکو خوشەکانم وایە بۆ. دکتۆر جا تو چی ئەوت بەدڵ نییە بە ئەوە بڵێ عەکسی بشارەکە. والله ڕووی کامێرەی نییە. باشە بە تەماشی دیکە بخۆیانە و دڵمێتەوە بەری دڵی گرتووی ناوەڵە بە تەمامە بیکەمە خێر چونکە نام لێ نەبوو.